سڵاو بۆچی وێنەی مسلمان لە خۆرئاوادا شێوێنراوە؟ ئایا مسلمانان خۆیان بوونەتە هۆی ئەو شێواویە یاخود خۆرئاوا بە پێی کللتوری خۆی سەیری مسلمانانەکە بە لووتبەرزی و بە پلەی دوو سەیری ئەوانیشەکە بینەرمان بن. پەیوەندی نێوان کۆمەڵگای ئیسلامی و کۆمەڵگای مەسیحی تەنیا پەیوەست نییە بە تێگەیشتن لە دوو ئاینی جیاواز، بەڵکو بنەمای دوو شارستانیەتی گەورەیە کە هەوڵی کۆنتڕۆڵکردنی یەکتریان داوە. ململانێ و پێکدادانی ئەم دوو جیهانە لە جەنگی سەلیبیدا دەگاتە لووتکەی خۆی، لەگەڵ سەرهەڵدانی شۆڕشی پیشەسازی و زاڵبوونی کولتوری ڕۆژئاوا بەسەر شارستانیەتەکانی تردا، ئیدی ئەوە ڕۆژئاوای وێنە و تێگەیشتنی خۆی بەسەر ئەوانی تردا دەسەپێنێ و لەم نێوەندەدا زۆر جار بە ناوی زانست و ڕۆژهەڵاتناسی و هەندێک جار لە بەرگی کۆڵۆنیالیزم و ئیستیعمار و ئێستاژ لە هەناوی بەجیهانی بووندا دەردەکەوێت. هەمیشە پرسیاری سەرەکی ئەوەیە جیهانی ئیسلامی بۆ ناتوانێت خۆی وێنەی خۆی بچێشێت و پێشکەشی دنیای بکات. وێنەی مسلمان لە ئەوروپادا چۆنە؟ ئەو هۆکارانە چین کە بوونەتە هۆی دروستکردنی ئەو وێنەیە؟ هەر لە فتوحاتەوە هەتا دەگاتە داگیرکردنی قوستەنتینیە، داگیرکردنی ئەندەلوس، دوجار داگیرکردنەوەی ئەندەلوس لەلایەن مەسیحیەکانەوە، لەگەڵ ئەمانەشدا تەرجەمەکردنی فەلسەفە لە یۆنانیەوە بۆ ئیسلام، دوایی لە عەرەبیەوە بۆ زمانە لاتینیەکان جارێکی تر. ئایا هەموو ئەمانە هۆکار بوون بۆ دروستکردنی ئەو وێنەیە لە مێژوودا؟ ئەی لە ئێستادا ئەم وێنەیە بۆچی وا شێوێنراوە؟ ئایا ڕاستە شتێک هەبێ بە ناوی ئیسلامۆفۆبیاوە؟ ئایا مسلمان لە ئەوروپادا وەک کەسێکی ئاسایی سەیر دەکرێت یاخود وێنەی داعش و قاعیدە و تیرۆریست وێنەی ڕەسەنی مسلمانە لەوێدا؟ وێنەی مرۆڤی مسلمان لە ڕۆژئاوا چۆنە؟ لە هزر و خەیاڵی ڕۆژاوادا ئایا مسلمان تەنیا جیهادی و تیرۆریستە؟ تا چەند مسلمان دەتوانێت وێنەی خۆی لە دەرەوە بچێشێت؟ ڕۆژاوا چۆن داندنێت بە ئەوانی تردا بە مەرجێک وەک ئەو نەبن؟ لە ڕووی مێژوویەوە ئایا بەریەککەوتنی جیهانی مەسیحی و ئیسلامی بەڕێکەوت بۆ یان بۆ بەدەستهێنانی دەسەڵات و زاڵبوونی کولتور و شارستانێتی جیاواز؟ فاکتەرەکانی گەڵاڵەبوونی وێنەی مسلمانان لە هزری ڕۆژاواییدا چین و بۆچی زۆر جار بانگەشەی ئەوە دەکرێت وێنەی تاکی مسلمان وێنەیەکی شێوێنراوە؟ وێنەی مسلمان لە ئەوروپایە یاخود لە ڕۆژئاوا بەگشتی مێژوویەکی دوور و درێژی هەیە. یعنی ئەم وێنەیە کە ئێستا هەیە لە ڕۆژ و دوو ڕۆژە یا لە سەدەی بیستەمە دروست نەبووە، بەڵکو لە پێ بڵین هەر لە سەرەتایی هاتنی ئیسلامەوە هەیە. وایە ئەم قسێ؟ مێژووی ئیسلام بڵین لە ئەوروپا زۆر کۆنا. خۆ دەزانێت ئەوروپا پێشتر مەسیحی نەبووە. مەسیحی دینێکی شەرقیە، بەڵام ئێستا بوویتە دینێکی غەربی وەکو ئەوەی دەکەن، هەرچەندە زۆریش لە شەرقەیە. بەڵام مەسیحیەکان یەکەم جار بەرکەوتنیان لەگە ئیسلام لە شام و لەوانە بوویان ویستیانە لەو دینە تێبگەن. یعنی مەسیحیەک سەرەتایەکان لەسەر ئیسلامیان نووسیە، وەکو یۆحانا دیمەشقی لەسەر ئیسلامی نووسیە کە ئیسلام وەکو بڵێن یەک لە مەزهەبە لادەرەکانی مەسیحیەتە، یعنی ئاوان سەیری ئیسلامیان کردیە. ئەو وێنەیە گۆزرایتەوە دوایی کە بڵێن ئیسلامەتی لە بڵێ مەسیحیەت لە ئەوروپا بڵاو بوویتەوە. بۆچی وا سەیریان کردەوە؟ پێت وانە لەسەر ئەوەیە کە تەسەووری ئیسلام بۆ مەسیح خۆی شخصی مەسیح لە ئاریۆسەکان نزیکە؟ ئەوەیە مەسەلەکە ئەوەیە ئەوان چۆن سەیری مەسیحیەت دەکەن، چۆن سەیری یەهودیەت دەکەن. تێکەڵبوونی بڵێن مشتەرەکاتیان چییە؟ ئەو سێ دینە. ئەو سێ دینە یەک هەتا لە مسلمانانیش بپرسە دەڵێ ینی یەک منبعی هەیە، یەک منبعی ئەو منبعە وە دەکا کە یەک خودایی و یەک هاوشێوە لە تەفاسیل ئەوەیان هەیە، یان بڵێن کێشیان هەیە لەسەر شخصیەتی مەسیح، لەسەر تەفاسیلی دیکە. ئیسلام لەگەڵ ئاریۆسەکانە، ئاریۆسی مەسیحی هەر شخصیەتی ئینسان بۆ مەسیح دانێن. پێت وانێ لەمەوە بڵین یۆحەنای دیمەشقی بڵێ ئیسلامیش نزیکە لە یا نسخەیەکی محەڕەفە لە مەسیحیەتی کاسۆلیک؟ بەخۆی هەر باسکردنی ئیسلام، باسکردنی دینەکانی تر لە ناو ئیسلام وەی کردیە کە دینەکانی تر ئیسلام بە بەشێک لە خۆیان بزانن، چونکە تەفاسیلێکی زۆر لە یەهودی هەیە لە ناو ئیسلام، تەفاسیلێکی زۆری مەسیحیە لە ئیسلام. تەنانەت ئیسلام زۆر نزیک بووە لە مەسیحیەت، تەنانەت دەڵێن کاتێک کەعبە کرایتەوە، ینی ئەو ڕیوایە وەزەنجەلا بیشت دەزانی
کە تەماسیل و ئەوەی مەسیحی تێدا بووە وێنەیەکی مەسیحی تێدا بووە پێغەمبەر گوتی هەمووی بشێنن بەس ئەو وێنەیە مەشێن ینی ئەو ڕیوایە هەیە باشە هەر لە ئەوەڵیشە خوان ڕوان کردوتە بەیت المەقدس کە قیبلەی مەسیحی و جوولەکە بووە مسلمانەکان ئەوە شێکە لە بدایەتی زۆر باشە من ئەمە زۆرتر بینە ئەملە لە چ کاتێکە بڵین بەرکەوتنێکی وا بەرامبەر ئیسلام و مەسیحی دروست بووە کە تەواو لە یەکتری تێبگەن یا تەواو ببنە جۆرێک لە حساسیت لە فۆبیار لە ترس لە یەکتر دروست بێت پێت ئەوان تازە یا هەر لە بەرکەوتنی لە سەردەمی بڵێن لە سەدەی دەوی زاینیەوە لە دوای ئەوە لە شەڕی خاچپەرستەکانەوە دەست پێ دەکا ڕۆژهەڵات و ڕۆژئاوا لێک دەدەن لەسەر ئەسبابەکان زۆرن مەسەلەن گرتنی ئیسلامەکان ڕێگرتنیان داگیرکردنی بڵێن بەیت المەقدس و تاڵانکردنی و ئەوە وەدەکا کە ئەو مەسیحیە شەرقیانە هاوار ببنە بەر مەسیحیە غەربیەکان پێیان بڵێن یارمەتیمان بدەن ئەوانیش وەکو پاداشتێکی دینی وەکو ئەوەی کە هەر کەسێ شیر هەڵگرێ پاپا ئۆربان دەڵێ هەر کەسێ شیر هەڵگرێ تر هەموو گوناحێک شمشێر هەڵگیرێت ئیتر گوناحەکانی ئەوە لێی خۆش دەبی خوا یەکەم جار کە دێن قوستەنتینیە داگیر دەکەن هەر خۆیان مەسیحینە ئەو مەسیحیانەی قوستەنتینیە دەکوژن چونکە لە مەذهبی وان نین کاتۆلیکان ئەرتۆدۆکسەکان هەموو دەکوژن دوایی دێنە سووریا و دێنە فەڵەستین و ئەوانە شەڕ دروست دەبی تقریبا 200 ساڵ پێش ئەوی بێن لە ناو خاچپەرستەکان لە ناو ئەوروپاشا جوولەکەکانیان زۆر کوشتەوە توانە خەتای ئێوەیە کە ئێمە تووشی بەڵاو و موسیبەتوان ناوێت مەبەستم هەر مەسەلەکە هەر دینی ئیسلام نیە مەسێ بڵین کاسۆلێک هەم جوولەکەشیان کوشتەوە ئەم ئەرسۆزۆکسیش ئەنجا هاتوونەتە قودس بێگومان بەڵێ کوشتنی یەهودیەکان تقریبا مەوزوعێکی ترە یعنی زۆر جار یەهودیەکان سەبەبی دینی هەیە لە بۆ کوشتنە ئەوان سەبەبی مادیش هەیە زۆر جاری لە مەسەلەن یەک لە مەلیکانی فەڕەنسا کە پارەی نەمایە ئەوەکانیان ئەوە جوولەکەکانی ئەڵمانیا یعنی دائیمەن جوولەکە کە کوژرایە لەبەرەوە نەبووە کە ینی کەسێکە دژی دینی ئەوەیە باشە هەڵکو لەبەرەوەیە کە پارەیان لەدەست باشە بڵین لەو مێژوەدا دوای بڵین شەڕی خاچپەرستەکان دوای داگیرکردنی قوستەنتینیە ئەستەمبوڵی ئێستا دوای سندنەوەی ئەندەلوس لە مسلمانەکان 1492 بزانم دوای ئەمانە هەمووی وێنەی مسلمان بە گشتی لە ئەوروپا ئەگاتە چی؟ ئەنجا طبعا ئیبن ڕشد و فەلسەفەی عەرەبیشمان هەیە کە ئەچێتەوە پێت وایە ئەمە چ ئاوێنەیەکمان ئاهاتە دەست بۆ بینینی مسلمان یا وێنەی مسلمان لە مێژووە وێنەی مسلمان بێگومان لەسەر چەند ئاستێکە ئێمە نابی لە یەک لە ئاستی شعبی هەیە لە ئاستی زانستی هەیە لە ئاستی ئەو کەسانەی کە دەیانویست لە ئیسلام تێبگەن پیاوانی ئاینی فەیلسوفەکان تەرجمەکردنی قورئان ئەوانە هەموو وەی دەکرد کە ئەوان بزانن ئەو دینە چییە تەفاسیلەکەی چییە چۆن تێبگەن ئەگەر دوژمنمانە ئەو دوژمنە باسی چی دەکا چۆن لە خوا تێگەیشت چۆن تەفاسیلی ژیانیان دەزانین بە تایبەتی هەتا 1500 و داگیرکردنی قوستەنتینیە ئەوە یەک بوو لەوەی کە هەموو مەسیحیەکانی ڕۆژهەڵات ڕابکەن بچنە ئیتالیا و بچنە ئەو وڵاتانەی کە بڵێن ئەو هەموو ئەو زانستە ئەو شتانی کە دەیان تەنانەت ڕێنسانس یەک لە ئەسبابی ڕێنسانس لە ئەوروپا ئەوە بوو کە ئەو خەڵکە زانستی پێش مەسیحیەتی برد بۆ ئەوروپا فەلسەفە و ئەمانەی ینی بەغێر مباشر داگیرکردنی مسلمانەکان لە بۆ قوستەنتینیە خێری هەبوو لە ئەوروپا لە ئیتالیا ڕێنیسانس دروست بەهۆی ئەو ڕێنیسانس دروست بوو یەک لە ئەسبابەکانی بەهۆی فەلسەفەی ئیبن ڕشد و ئیبن سینا و فارابی و ئەمانە کە تەرجەمە کراوە بۆ لاتینی ئەوان لێەوە فەلسەفەی ئەفلاتۆن و ئەرستۆ ئەوانیان وەرگرتووە ئەمان ڕاست بێ لەوەی کە قوستەنتینیان داگیر کرد و نسخەکان چۆتەوە بەڵێ ئەو مەسەلەی فەلسەفەی بڵێن هەمویان لەسەر فەلسەفەی یۆنانی ئیشیان کردیە عەرەبە مسلمانەکان لە یۆنانی کۆنەوە ئەو تێکستانەیان پاراست بوو ئەوروپا اعتراف بەو فەزڵەی مسلمانان دەکا کە هەموو تێکستە بزربووەکان هەمووش نا تەبەن هەیە زۆر ئێستاش بەدەستمان نەکەتە
هەموو تێکستەکان لە لای مسلمانەکان هەبوو لە لای یەهودیەکان بە هەبوو لە زمانی ئەندەلوس ئەسڵی یا بە عەرەبی؟ لا ئەوە بە زمانی عەرەبی تەرجمەیان کردیا لەوانە گەر تێکستی کۆنیشیان هەبی لە قوستەنتینێەوە لە بۆیان هاتین هەنی ئەو تێکستانەی کە مەسیحیەت بڵێن لە ناوی بردبوو لە لای مسلمانان مابوو چکو بە خۆت دەزانی لە سەردەمی عەباسی لە سەردەمی مەئمون کاتێک ئەو هەموو تێکستە گەورانە تەرجمەی عەرەبی کرا و فەرسەی ئیسلامی لەوەی دروست کەواتە ئەبێ ئەوان وێنەیەکی جوانی مسلمان و ئیسلامیان لا دروست بوو بێ ئەو کاتە پێت وایە ڕاست لە مستەوای زاناکان بەڵێ لە مستەوای ئەو کەسانی کە دەیان خوێندەوە بەڵێ لە لای ڕۆشنگەرەکان لای ڕۆمانتیکەکان ئیسلام شتێکی زۆر وێنەیەکی زۆر جوانیان لەسەر ئیسلام هەبوو وێنەیەکی زۆر ڕۆمانتیکی تەنانەت بە ئیسلام شەڕی دینەکەی خۆیان دەکرد هەر لەبەرەوە گوتە خۆی فێرە فارسی دەکا دیوانە شەرق الشعر الغەربی دەنووسی کە تەرجمەی عەرەبی کرایە یعنی دیوانی شەرقی کە هی شاعیرێکی غەربیە ئەوە بەرهەم دێنێ مۆزارت و ڕۆسینی لە ناو ئۆپێراکانیان باس لە شتی تورکی و باس مەولان یان بڵێن جلەکانیان هەموو ئی شەرقی ینی شەرق وەکو مۆدەی لێدێ ئیسلام وەکو مۆدەی لە کەس ئەوەیەکی نییە بەڵام معنای ئەوە نییە لە مستەوایەتی تر دژی ئیسلام ئیش نەکرا لە مستەوایەتی دینی ئەو کەسانەی کە ئەوەیان کردێ بڵێن دوای ئەوە کەسانێک هاتوون دژی ئیسلام شتیان نووسیوە تەنانەت بڵێن نەک دژی ئیسلامی ینی ئیسلامیان دیراسە کردێ بە شێوەیەکی علمی کە مسلمانان لە نەو جۆرە دیراسەیە ڕازینین ئەوان نانەوێ کەسێک تەفاسیل بۆ نمونە دروستبوونی قورئان دروستبوونی قورئان چۆن نووسراوەتەوە ئەو تەفاسیلانە بە ئیشی ڕۆژهەڵاتناسانی نازانن کەچی خۆیان لە ڕۆژ هەڵاتناسیە ئەوە تابوو نییە یعنی هەر تێمایەک هەر بابەتێک تابوو نییە پێت وایە ئەم دژایەت لە غەربە شتێکی پێبووترە ئیسلامۆفۆبیا یا دژایەتیکردنی ئیسلام بەڵێ من پێم وانە لەوانەیە لە لای کەسانێکی ڕاستیست ئەو شتە هەبی بەڵام لە حەقیقەتدا مسلمانەیان شتێکن و ئیسلام شتێکی ترە لە غەرب کەسی مسلمان وەکو فەردێک زۆر ئاساییە دینی خۆی پراکتیزە بکە هەموو شتێک دەتوانی بکە وەکو بوزیەک وەکو مەسیحیەک وەکو یەهودیەک بەڵام نێتن قوانینی خۆی لەسەر کۆمەلگا فەرز بکە مەسیحیەت و یەهودیەت هەردووکیان دینێکن بە ناو مۆدرێنەدا تێپەڕیون بەڵام ئیسلامەتی بە ناو مۆدرێنەدا تێنەپەڕیا و دەیەوێ حکمی کۆمەلگا بکە تەنانەت فەردەکانیش حەقیان بەسەر یەکترەوە هەیە مەسەلەن بۆ حیجاب ناکەی بۆ نوێژ ناکەی بۆ بەڕۆژی نابی ئەوانە هەمووی تێکەڵیە لە ئەوروپا ئەوە تەنانەت لە ئەوروپا بەتەما ئەمە لە هەندێک شار شورتەی شەریعەیان دانایە ینی بڵێن ئەو بۆ مسلمانەکان تەنانەت بۆ مەسیحیەکانیش نابی لە هەندێک گەڕەت بخورێتەوە مەسەن مەشروب بخورێ یان بڵێن شتێک یان ئافرەتەکان ئەوە لە بریتانیا هەیە لە ئەڵمانیا هەیە بەڵام دەوڵەت وەکو قانون ڕێبەوە نادا ئەو کێشەیە وەدەکە هەندێک کەس بڵێ بە تایبەتی ئەو کەسانی کە لە ئەوروپا نەبوون یان مەلایەک لە خودبەیەک کە ئاگداری ژیانی وێنیە ئینسان ینی ئەوەی دەمەوێت بیڵێم ئینسانی مسلمان یان لە هەر دینێکی تر بێ لە ئەوروپا حەقی پارێزراوە هەتا حەقی خەڵکی تری نەبی لە ڕووی کۆمەڵناسیەوە ڕەهەندەکانی یەکترناسینی تاکی ڕۆژهەڵاتی و مسلمان لەگەڵ ئەوانی تردا چۆنشی دەکرێتەوە ئایا دەتوانین بڵێن لە ڕۆژئاوە و ئەوروپا وێنەیەکی ئامادەکراو هەیە بۆ ڕۆژهەڵاتی و مسلمان یان ئەمە لە وەهمێک زیاتر نییە بەگشتی مسلمان دەتوانێت ڕوانگە و وێنەی خۆی پێشکەشی دنیا بکات بەڕێزت هەمووک کۆمەڵناس هەمووک ئەوەی لە ئەوروپادا ژیاویت و شارەزایت هەیە لە ژیانی ئەوێ پێت وایە بەگشتی وێنەی ئینسانی شەرقی کە ئەڵێن شەرقی ئەلبەتە زۆربەی هەر زۆری مسلمان ئەگرێتەوە بەڵام غەیرە مسلمانی شەر هەیە پێت وایە بەگشتی وێنەی شەرقی وێنە گەورەکە لە ئەوروپا چۆنە لە ئێستادا دەبێت بزانین لە چ ئاستێکدا تەماشای ئەو با بڵێن ڕوانگەی غەربی دەکەین چونکە ڕوانگەیەک هەیە ڕوانگەی عامەی خەڵکە ڕوانگەیش هەیە ڕوانگەیەکی نخبەویە ئامەکە
بەڵێ نخبەی ڕوانگەی چیکەش هەیە ڕوانگەی سیاسیە ئەگەر هەر بەو تەسەلسولە دەستی پێ بکەم لە ڕوانگەی عامەوە بەشێکی زۆری خەڵکی غەرب بە شێوەیەکی گشتی با بڵێن ئەوروپا بە تایبەتی دەیڵێن ڕەنگە خوێندنەوەی دیکە هەبێت بۆ ئەمریکا بەشێکی زۆری تێگەیشتنیان سڕف تێگەیشتنێکە کە لە ڕێی میدیاوە وەری دەگرن ناڵم هەروێنێکی سلبی بەڵام لانی کەم دەوری هەبوو لە فۆرمەلەکردنی ئەو ستریۆتایپەی کە غەرب هەیەی بۆ ئەوانی تر و بزاتیش بۆ با بڵێن کەس کۆمەڵگای ئیسلامی یان موسڵمان بە شێوەیەکی گشتی کە ئەوەشیاندا دەکرێت گۆڕانکاریەکی زۆر لەو دوایانە ڕوویدا بێت ینی تەرکیزێکی زیاتر دەکرێتە سەر ئەوەی کە کیانێک هەیە خەڵکانێکن دینێک هەیە گروپێکن کولتورێک هەیە پێویستە بناسرێت خەڵکێک ڕەنگە فزولی هەبێت بەڵام بە شێوەیەکی گشتی تا ئێستاکەش لە ئاستی خوارەوە نەوەک لە جەهل و نەزانیکی تام هەیە باش محتەمیش نین تەنیا ئەوەندەیە کە ستریۆتایپەکە کە باسم کرد لە میدیا وەردەگرن ئەوەش کە هەمیشە وێنەی شەرقی موسڵمان دەبەستێتەوە بە وێنەی بەتوندتیژی دەبەستێتەوە بە مەسلەی دواکەوتویی بە حدێک بەڵام دەبەستێتەوە بە مەسلەی دەوڵەمەندیش لە هەمان کاتدا نەوتیان هەیە خلیت شو بەڵێ ینی ئەو بەس دەوڵەمەندێکی جاهل دەوڵەمەند بە شێوەیەکی دیکە بالفعل مەسلەی جاهلبوونەوە ڕەنگە مۆزوعێک بیت پێویستە زۆر دقیق لەسەری قسە بکەین بەڵام ئەویترێکی تندوتیژ ئەویترێک وێنەیەکی دیکەشەوەی کە ڕاستە خۆی بەسنەوە بە مەسلەی تندڕەوی ئیسلامیەوە یعنی شەرقی مسلمان یان مسلمانی شەرقی بریتە لە کەسێک کە ڕاستەوخۆ لینچی هەیە بە تندوتیژی ئیسلامیەوە ڕاستەوخۆتی بە عنفەوە بەڕێزت باسی ئەوت کرد لە ئاستی نوخبە بەس ئەوەی کە بەندە هەندێکم سیر کردبێت زۆر بەی فەیلسوفەکان وا هەستەکەم ئەوی کە من بە سادەیی ئێڵێم بۆی بینەریشتی بکە فەیلسوف و مفەکرەکانیش وا سێرەکەن کە عەقڵی شەرقی یا مینتاڵیتی شەرقی بەگشتی و عەقڵیەتەکەی جیاوازە لەگەڵ ئینسانی غەربیە باوەڕ ناکەم لە ئاستی ئیلیتدا من تەنیا ناڵێم مثلا تەنیا فەیلسوف بەڵکو خەڵکی ئەکادیمیک توێژەر خەڵکێکن کە محتەمن بن زانین و زانیاری لەسەر کۆمەلگا و میلەتانی دیکە کۆ دەکەنەوە بەشێکیان کە ڕەنگە پێویستی بەشێک لە کاری خوان وەکو علم و زۆر جاران وەکو بەراوردکردنیش ئەوەی کە زۆر جاران لەوێ پێی دەڵێن جیهانی باکوور و جیهانی باشوور و ئێمەمانان بە یان کۆمەلگای ئیسلامی و موسڵمان بە جیهانی باشوور وەسف دەکەن ئەوەی کە لە ڕابردوودا پێی بەشێک بوو لە جیهانی سێیەم یان هەموو ئەو ناوانەی کە لە ڕابردوودا کراون ئێستا کە ناوێکی کەمێک نەرمتر و ئاوەنتر و گونجاوترەوەی شەوەیە کە جیهانی باکوور و جیهانی باشووری بۆ بەکاردێنێن کە لەوێدایە کە ئەوان قبوڵی ئەوە دەکەن کە شەرقی ئیسلامی یان شەرقی موسڵمان جیاوازە بەڵام نە بە معنای ئەوەی کە جاهیلە نەمە معنای ئەوەی کە دواکەوتووە بزات ینی ئەوانیش جیاوازەکەی لەبەرچی لەبەرەوەی کە جیاوازەکەی لە بینی ئەو کۆمەلگانەی شەرقی موسڵمانیش دەبینن بۆیە لەلایەن بۆیە کە دەڵێی خەڵکی ڕۆژهەڵاتی ناوەڕاستم ڕەنگە لێت بپرسێ خەڵکی چ وڵاتێکی و زانیاریان هەیە کۆنتێکستە جیاوازەکانیان لە تورکیا و لە ئێرانەوە لە وڵاتانی عەرەبی بەس لە ئیلیت نوخبەیە باسی لە گشتیەکەی خەڵک باسی گشتی ناکەم لێرە باسی ئیلیت دەکەم وەگوتم لە ئیلیت یەک ڕەنگە ئینترستی چەوتیان نەبێت احتیمامی چەوتیان نەبێت کە زۆریش لە بزانن ئەو ئستریۆتایپینگەی کە هەیەە کافی بێ بۆیان زۆر باشە بەڵام لە خەڵکی عامەشدا تو ناتوانانی بڵێ هەمووی بە هیچ شێوەیەک خەڵکێکی زۆریش هەیە بە تایبەتی طبعاً ئەو سوورە نەمەتیە کە هەیەە بەشێکی پەیوەندی بەوەیەوە کە ئەوان هیچ شتێک لەبارەی پێتوانین مێژوو دەوری هەبێت لەم وێنێدا کە ئێستا هەیە دا ئەو خەڵکە ئامەیە مەجنی هیچ مێژوو بزانیت ئەی کەنیسە دەوری نییە لەمە باوەڕ ناکەم کەنیسە دەور ببینێت ئەوەندەی کە گوتم 100% میدیا دەورێکی ڕئیسی میدیا دەوری و لە غیابی چیدە لە غیابی دووشتی دیکەدا
ئەوە کە زۆر مهمە یەک لە پەروەردەدا یعنی شتێکیان نییە کە بێت بخوێنن باسی سەرەتایی دەکەم باسەوە ناکەم کە ڕەنگە کەسێک بخوێندن باشە. ئەوە دەچێتە قەڵبی ئلیتەوە کە دەچێت لە زانکۆ کۆرسێک دەخوێن لەسەر ئەو جیاواز. مۆشەڵاتی ناوڕاز لە ڕووی سیاسی و لە ڕووی کولتوری و لە ڕووی ئەو زمانەوە حشاماتی کە هەیە حشاماتی خەڵک ئامی خەڵکی ئینسانی ئەوروپیانی ئەوروپی وەک ڕەچەڵک لە ئەسڵا چۆن سەیری تاچم پێتوانێ لێ ئەترسێ ترسێکی هەیە لە ئیسلام و لە مسلمانیش خەڵکی بەنسبەت هەموو ئەوانی تر هەیەە بەنسبەت ئەوانی تریان هەیە بەڵام بە تایبەتیش لە دوای یازدەی سپتەمبەرەوە وەزعەکە تەواوتەوە گۆڕاوە لەوێدا کە مسلمان ڕاستەوە خۆ دەبەستێتەوە بەتونتیژی یان بە توندڕەوی ئاینیەوە بەس ڕفتاری مسلمان خۆی لەوێ ئەو جالی مسلمان ئەوە بۆ خاڵی دووەم بوو کە دەمیست بیڵێم دووش تەسیرێکی زۆر ڕئیسی دەکات لە دروستکردنی ئەو پرسپێکتیڤە یەک یان دروست نەبوونی ئەو پرسپێکتیڤ یان دروستبوونی پرسپێکتیڤێکی تایبەت یەک مەسلەی پەروەردەیەک گوتم نییە یعنی شتێک نیە کە ئەوان بخوێن لەسەرەوەی کە مەسەلەن مسلمان چەند چۆنین ئەگەر پەیوەند دووەمیان کە ئەوەیان زۆر جاران دەوری خۆی دەبینیت مەسلەی کۆنتاکتی تاکە کەسی تێکەڵاو بوون بزەبت کاتێک کە دەبینن لەوێدا جیاوازەکەیان بۆ دەردەکەوێت هەموو مسلمانێک تونندڕەوی ئیسلامی نییە توندتیژ بڕای بە توندتیژی نییە ینی هەبوونەکە باشە لەوێ بۆ بەدڵنیاییەوە پێ دەڵێن پرسپێکتیوی خەڵک دەگۆڕێت پرسپێکتیوی خەڵک لە خوارەوە دەگۆڕێت ئێمە باسی عامەی خەڵک دەکەین وتمان نخبە تەواو جیاوازە خەڵکێک هەیە بە شێوەیەکی زۆر سلبی تەماشا دەکەن لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی کۆمەڵایەتی و کولتوریەوە لە ڕووی ئاینیەوە لە ڕووی پێشکەوتنەوە بەڵام لە عامەی خەڵک کاتێک کە کۆنتاک دروست دەبێت لەوێدا کە پرسپشنەکە دەگۆڕێت چونکە بەشی زۆری ئەو خەڵکانی کە لەوێ دەبینن کەسێکە ئامادەی یارمەتیە کەسێکی باشە چاکەکارە ئەندامێکی سوودمەندە لەناو کۆمەلگادا و بەڕەغمی ئەوەش کە ڕەنگە لانی سلبیشیان ببینین بەڵام لانی سلبی لە کۆمەلگای خۆشیان بەڵام کاتێک کە کۆنتاک دروست دەبێت ئەوە ڕەنگە بە شێوەیەکی گشتی وەکو تیۆر لە بە شێوەیەکی گشتی نەکتەنیا لە پەیوەندی ڕۆژ ئاوا و مسلمانەوە بەڵکو بە شێوەیەکی گشتی کاتە کۆنتاک دروست دەبێت ئەو بەهەڵە حاڵی بوونانە کاڵ دەبنەوە ئەو ستریۆتایپ و باشە بیرکردنەوە لەمەتیانە دەگۆڕێت لەوانەیە کاتمان کەم لە بەردەستان تامابێ ئەم پرسیارە بەلامەوە گرنگە وەک دیاردە بە گشتی پێت وایە ئینسانی ئەوروپی ڕەچەڵک ئەوروپی بتوانێت متەدەینێکی ئیسلامی بێ مسلمان بێ بۆتە دیاردە یا وەک حاڵەت کەس دوو کەس سێ کەس وەکو بێتاقەتی جارجارێک بێن و بڕۆنەوە مسلمان بنواز بێنن مەسەلەن من ئەگەر هەمووی کۆکیەوە سەرێک نزیک بەڕەنگە 5 ساڵ و نیوێک لە بەریتانیا و سەفرم کردوێ بە ئەوروپا بەڕاستی وەک حاڵەتی شەخصی و زۆر سنووردار دەبینی کە ڕەنگە ئەوەش لە ڕێی ئەو کۆنتاکتانەوە لە ڕێی زەواجەوە لە ڕێی تێکەڵبوونێکی زۆرەوە تێکەڵاو بوو بێ بەڵام وەکو دیاردەیەک وەکو ئایدنتیتیی کۆمەڵایەتی نەخێر بە هیچ شێوەیەک مەوزوعێک نییە دەزانی ئینسانی غەربی حەزی لە شت تاقیکردنەوەیە ئینسانی غەربیش بە تایبەتی کە هەست بە فراغێکی نەوی دەکات و پێویستە و فراغی پڕکاتەوە بە ئەندازەی ئەوەی کە پەنادەبەنە بەر ئەوەی کە بە تایبەتی ئێستاکە کە شەپۆلێکی دیکەی بودیزم هەیە لە غەرب ڕەنگە بودایزم زۆرتر لێ قوبوڵەکرێ وەک لە مسلمانە من ناتوانم ئەوە ڕەنگە پێویستی بە توێژنەوەیکی ورد هەبی من ناتوانم قسەی بکەم وەک دیاردە دیار نییە دەخێر بە هیچ شێوەیەک دیاردەی بە مسلمانبوونی کۆمەلگای غەربی یا ما بڵێ کۆمیونیتی تو باسی ئەوەت کرد کەوانەی کە بە ئەسڵ ڕەچەڵک دەگەڕێمەوە سەر پرسیارەکەت نەک ئەوانەی کە خوان مسلمان دووەم و سێم و چوونەوەی نەباسیەوە ناکەم لەوانەدا ئەگەر هەش بێ لە لای هەندێک خەڵکی زۆر سنووردار وەکو ئایدنتیتیی تاکە کەسی یان خێزانی لەبەرەوەی کە شووی کردووە یان هاوسەرگیری کردووە لەگەڵ ژنێک یان پیاوێکی مسلمان وەکو ئایدنتیتیی دەستە جەمعی کۆمەڵایەتی شتێکی ئەو بەنسبەت بوزاییەوە خەڵکێکی خەڵک هەنە ئەبنە بوزایی من بینیومە بەڵێ مەسەلەن دەگەڕێنەوە بۆ تەعالیمەکانی بوودا دەکەونە ژێر تەسیری بودایزم بەڵام بەوەی کە ئەویش لە ئاستی ئایدنتیتیی کۆمەڵایەتی نیە ئایدنتیتیی کۆمەڵایەتی لە غەربدا ئایدنتیتیی یان مەسیحیە یان لایکە ئەتایستیش زۆر جار جاکە دەڵێم بە هەموو معناەکانەوە یانی لادینی دەکرێت نادینی بێت دەکرێت هەر لادینی بێت محتەم نەبێت بەدین بەڵام
لە ڕووی دینیەوە بێگومان بەس قسێکێکرێ زۆر جار غەرب بەرەو ئیسلام هەیە غەرب مسلمانە بێت ئەوە دەوەسێتە سەر تێگەیشتنی ئەو کەسانە و ڕوانگەی ئەو کەسانێک کە دەیانەوێت چۆن تەفسیری و دیاردەیە بکەن هەبوونی حاڵەتێک تعمیمکردنی بەسەر کۆمەلگادا من ڕەنگە لە ژماری پەنجەکانی دەست لەو چەند ساڵی لەوێ بوویمە بە خێزان لەوێ بوویمە تێکەڵاوی خەڵک بوویمە من لە ژماری پەنجەی دەست زیاتر تێناپەڕێکە و خەڵکانەی دیو من لەو چەند شارێکە تیان دەژەوم بۆیە وەگوتم دیاردەیەکی تاکە کەسیە و ناسنامەیەکی تاکە کەسیە بە هیچ شێوەیەک نەبووتە شوناسێکی کۆمەڵایەتی و گروپی و جڤاتی. مرۆڤی موسڵمان نەدەتوانێت بە پێی پێداویستەکانی سەردەم لە جیهانی نوێدا بژی و نەدەتوانێت لە دەرەوەی ئەم دنیاە بێت هەر بۆیە وێنەیەکی دێڵی لە جیهاندا هەیە.